رێزە وريا کاگوریا بەڵێ کاگوریا بە چێوە سەرقاڵی والله ئیشی کەسابە شتانە بەشە ساغ بێت سپاس خەڵکی کوێ کاگوریا ئاکرێ خەڵکی ئاکرێ بەڵێ لە هەولێر دەژێت یان لە ئاکرێ والله تقریبا 5 ساڵات مێرە 5 ساڵ هاتوویتە هەولێر هەولێر خۆشە وایە خۆش زۆر خۆشە والله هەولێر بەلای تۆ چیە گەیەنێ وەکو چیەک وەکو شارێک چۆنە لە لای تۆ والله شارێکی زۆر خۆشە شاری قەڵاو منارەیە بەڵێ باشە عەزیزم. چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ والله چەند ڕۆژە دەڵێ بم بە فاملی مۆ زۆر چاکە هێناوتە بۆ یاریکردن بەڵێ باشە هەر خۆتان هاتون هەردوو ئەو بەڵێ، بەدوو آرام باوکو بە- کوڕ بەڵێ ئەرێ والله خوا لێکتان نەگە زیاتر بەیەکەوە یەنە دەرەوە ئەرێ والله هەر لەگەڵ ها هیچ چاوەڕ و تشتم نییە لێرە بەس لەگەڵ ئەو کوڕەکەت کردە بە هاوڕێ خۆت ئەرێ والله خوا لێکتان نەکە مەمنون، ئینشەڵا سپاس. پرسیارێکمان ئامادەی وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات باش باشە لە جوابدانەوەی پرسیارە چۆنی زیرەکی زانیاریت هەیە بەقورئان چت پێ بڵێن ینی باشە نەخراپە نەباش زۆر چاکە باشە پرسیارەکە لێ دەکەم گەورەترین وڵات بەڵێ. گەورەترین وڵات لە جیهاندا لە ڕووی ڕووبەرەوە چه وڵاتێکە ئوسترالیا ئوسترالیا دڵنیایت دڵنیام هاوکاریت دەکەم بیگۆڕە بیگۆڕم بەڵێ ئوسترالیانیا لە ڕووی ڕووبەرەوە نەک لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی ڕووبەرەوە رووسیا رووسیا بەڵێ دڵنیایت رووسیاش وڵاتێکی زۆر گەورەوە با رووسیا بین دەستخۆش خۆشتر تەواوە وەڵامەکەت بەڕێزی سپاس بۆ وەڵامەکەت یالا، ڕاستە مەمنون عەزیزی دەستە برام. خۆش بێت یاریەکم سپاس. بنێ ئەوە دەچێت تێکساس چیکن لەگەڵ ئەو گوڵە جوانەنان دەخۆن سایبیز داشکاندنتان بۆ دەکات باشە باشە دەست خۆش بنە سرت خۆش بێ بەدڵتە بەڵێ باشە زۆر سپاس. شتێکی خۆشمان پێشکەش ناکەی والله هیچ نازانم بەسەراتێکی خۆش بە قورئان لە ئێستادا هیچم بەبیر نییە باشە بەڵێ، سپاس بۆ چەر بەشداریکردن چاوەڕام، سپاس عەزیزی.